سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبین و میانی ماڵەکانتان بە ئومێدی بتوانین سوودێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان ئەم ڕۆژاتونێنە بازار دەبانێت گفتوگۆ بکەین لەباری ئەوەی ئایا تۆ هاوڵاتی تا چەند لە نرخی شمەک و کاڵەکان ڕازیت؟ ئایا نرخی شمەک و کاڵەکان لە ئێستادا کە هەومان دەزانین قەیرانی دارایی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە و موچەی فەرمانبەرانیش بۆتە نیوە، هەندێک جار بۆتە ڕوع بە موچەیەک. ئایا نرخەکان تا چەند لەگەڵ گوزەران و ژیانی هاوڵاتیدا دەگونجێت و دەگوزارێت؟ ئایا توی هاوڵاتی تا چەند ڕازیت لەو نرخانەی کە لە شمەک و کاڵە و خزمەت گوزاریەکان لە بازاردا نرخی هەیە؟ پێت وایە ئەو نرخانە گونجاون بۆ قەیرانی ئێستای دارایی؟ وەڵامیان پرسیاران لای هاوڵاتیانە. با بزانین لە پەیامی تۆدا هاوڵاتیان چۆن پەیامەکان دەگوازنەوە بۆمان. چۆنە موچەکە کەم بووە، شتومەکەکان زیاتر بەرز بۆتەوانێ. وتیان پاشەکەوت چاکەین لەبەرەی نرخی نەوت بەرز بۆتەوە، سعری هیچمان نەبینی. شت هەرزانتر بە چونکە خەڵک ئەو پارەی بێنێتەوەکە و پێداویستیانی کە خۆی ئێوێ لە ڕۆژانەدا بیکرێ. نرخەکان هەروە خۆی وایە، هیچ کەمی نەکرد لە چاو موچەیە. پێت وایە نرخ کەمی کردبێ یا هەروەکو خۆیەتی؟ هیچ کەمی نەکردو، بە عەکسەوە بازێکی زیایی کردووە. بۆچی گەڕیتەوە؟ وەڵڵاهی چەند شتێک هەیە لێرە، مەسەڵەن ئێستا بازە شتێک هەیە کە نرخی دانابەزەیە، کرێ دوکانەکەی کابرا گرانە. یعنی ئەو شتانەشی کە هەنێ هەر زۆرەکەوێت، ئەنجا باجی کراوەتە سەر بازە شوێنێک. بازە شوێنە باز زیایی کردووە لەسەر ئەو کامانەکەیت. ئەوە لەبەر شتێکی ڕاگەیان ناوینە چاکسازی. پێت وایە ئەمە چاکسازی بێت یاخود چاکسازی تەنها لە گیرفانی خەڵکا کرا و لە بازاڕە نەکرا؟ چاکسازی لە سەرسابی خەڵک کرا، بە تایبەتی لە مۆزەف. موچەی مۆزەف بووە بە نیوە، بەڵام شت دۆگو خۆیەتی. کرێکانەوەکە زیایی نەکرد، کەمی نەکردو. پلانی حکومەت دەرەخە؟ بەڵێ بێ پلانی، ئەو پڕی بێ پلانی. پەیامەکەی بە حکومەت؟ وەڵای ئەوەی بە موچەی فەرمانبەرانە بچێتەوە، کاتێ 90 دلار بوو ئەمان و قەیناکە نیوە موچەیە، بەڵام ئێستا لە دوان نزیکی 50 دلار. تەقی وایە بە بەرنامەی خۆیان بچێتەوانێ و حسابی بۆ خەڵکە بکات. پێت وایە بۆ نمونە ئەگەر موچەی خەڵکیش کەم بکە بەڵام نرخیش دابەزێ هەروەکو جارانەکە بۆ خەڵک دەتوانە گوزەرانی بەڕێ بکە، بەڵام کێشەکە لەوەدایە وەکو موچە کەمی کردووە بازار هەروەکو خۆی دیوەنە کیلۆ گۆشت بە 15,000. وەڵی ئەوە پیلانەکان ئەوە نییە، ینی کە چاکسازیی ڕاستەقینەی تیان ناکات، یانی شتەکە بە هەردوو لایەن نەکرێت. یەک ئەم نرخی بازار دانێت بۆ موچەکەش وەکو خۆی سابت کاتەوانێت. هەتا لە کاتی پێشوو شاکە موچە زیاد بوو، هەر شەڕی بازاری پێ ناکرا موچە. جەنابەت لە بازار ڕایت، ئەوەندەی کە چاودێری بازاڕە کردبێت، پێت وایە نرخەکان بە پێی کەمکردنی موچەی خەڵک بە پێی قورسی ژیانی خەڵک نرخەکان کەمی کردووە هەروەکو خۆیەتی؟ من خەڵکی کەرکووکم، خەڵکی ئێرە نیم، بەس خۆم بەڕاستی هاتوومە لێرە شت بکڕم. لێرە زۆر لەگەڵ کەرکووکە زۆر زیاتر فەرقەیە. لێرە بەرزترەیان لەوێ؟ نا، لێرە کەمترە، لێرە زۆر ئەرزانترە لە چاو کەرکووکەوە. کار چییە؟ بۆ کار وەڵی لە کەرکووک ینی ئامەتەن خەڵکەکە زۆرە، ینی لە وەزعەکە ترسێت و هەندە سرف ناکەن و تر بازارش وەستاوە. ئەوەش نییە بلێ خەڵک دوکاندارەکان شتەکان هەرزانەکەن و شتانە و خاستن ئێستا سنوورەکە بۆ جلو بەرگاتمە بۆێرە. ئێستا سنوور تورکیا جیراوانە کەمێ شتانە گران بۆ لەوێ. لە نرخ ڕازی لێرە زۆر باشترە لە لای ئێمە، لەگەڵ ئێمە براوتێکی فەرقی زۆرە. لە نرخی شمەک و کاڵەکان ڕازیت؟ پێت وایە نرخ کەمی کردبێ هەروەکو خۆیەتی؟ وەڵا هەروەکو خۆیەتی گران بووە، هەرزان نەبووە. بە پێچوانە شەوتی دۆلار گران بووە، بەرز بۆتەوە، سعری کاڵەکان زیاتر بەرز بۆتەوە. بۆچی ئەگەڕیتەوە؟ با بازار هاوسەنگ نییە، ڕاوەستاو نییە؟ وەڵی حکوومەت بەرپرسە لەو شتانە، چکە ئەڵێ بازاری ئازاد، بەڵام بازاری ئازاد بەو شێوەیە نابێت. یا بانقی ناوەندی بەغاک پارە کەمە خاتە بازارڕەوەش دەوری هەیە یا عێراق وای کردووە کە دۆلار بەرز بووە توجارەکانی شت بە دۆلارە کڕن. ئەمە هۆکارێکەوە بەرزبوونەوەی کاڵاکەن. جەناب موچەخۆری، بەڵێ ئەوەندەی کە موچەکەی بە ڕێزە کەمی کردووە، ئەوەندە نرخی شمەکان کەمی کردووە؟ ئەوەندە شت بەرز بۆتەوە بێچەوانەوە. چەندە موچەکە کەم بووە، شتومەکەکان زیاتر بەرز بۆتەوانێت. بەشە پێدوانیە ئەمەی حکومە ناوینا چاکسازی
بێپلانی بێت کە چونکم چاکسازی تەنها بۆ گیرفانی خەڵکە بوو چاکسازی بۆ بازار نەبوو وەڵی ئەمە پێ ناوترێت چاکسازی کەمکردنەوەی موچە و ئەو شتانمە بێچوانەوە ئەیبین چکامە پاشەکەوتکردنی موچە مە چاکسازی نییە ناچتە بواری چاکسازیەوە وایە چاکسازی لەوە بکرایە نرخی کاڵاوشتومەکەکان لە ئاست موچەی فەرمانبەران نابواە بەڵام بە پێچەوانەوە موچەکە کەمی کردووە نرخی کاڵاوشتەکان برز بۆتەوانێت پەیامەکە هەیە بە حکومەت وڵی پەیام ئەوەیە کە هاوسەنجەک ڕابگرێت لە بینی موچەی فەرمانبەر و بەرزبوونەوەی ئەم کاڵایی کە ئێستا لە بازارڕا هەیە چکە هەموو شتەکان بڵێم دوو قات و سێ قات زیایی کردووە بەڕاستی موچەی فەرمانبەران بەشی ئەوە ناکات توانی وەکو جاران بە پێی حەزی خۆت پێدەویستەکانی ژانەدا بنکەی بە پێچوانەوە نەخێر ناتوانم ناوەڵا موچەکە ئەوەنەیە نەک ئەوەش لەوانێ شتێک پاشەکەوت کرد بێت خۆت پێشتر ئێستا ئەو موچەی کە ئەداتێ دوو ئەوەندا خۆی تا موچەی چکە وەرەگریتەوە ینی ئەمە وای کردووە کە ئەوەشی کە هەت بووە ئەڵێ پارێسپی بۆ ڕۆژی ڕەش وای لێ هاتووە ئەوەش نەمێنێ نەماوە یعنی هاوسەنجێکی چ نییە موچەکە لە ئەست بژێوی ئەم ڕوانیە لە بازار بۆ شتێک کڕێوە دیارە بەڵێ باشە ئەو شتانەی کە جەنابە کڕیوتە پێ دوایە نرخەکانی هەروەکو خۆیەتی یان دابەزیوە هەروەکو خۆیەتی دانەبازیوە بەس بۆ مۆزای ئێستا لە بەرەوەی کە سەپارە نییە قەیرانە زۆرێ ناسعەکان باشن باشە جەناب موچە خۆری بەڵێ ئەوەی کە موچەی تۆ دابەزیوە نرخی شتەکان دابەزیوە پێوە نەخێر نەخێر شتێکی ڕاگەیە ناوی نات چاکسازی تۆ بە چاکسازیە زانی نەخێر کە بە چاکسازی شتەکان هەروەکو خۆیەتی معاشە هەروەکو خۆی وتیان پاشەکەوت چاکەین لەبەرەوەی نرخی نەوت بەرز بۆتەوە سعری هیچمان نەبینی پەیامەکە هەیە بە حکومەت وڵای هەرچێک بڵی سوودی نییە بۆ حکومەت چی وەڵام ئەو نەمانوت ئەوە نەمانوت هیچ خاندی ئەڵێ بڵێ 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 تا گوێ لێ ئەگرن وڵای بە حکومەت دەڵێ تر بەسە هەتاکەی ئاوەڕ لە خەڵکەکەی خۆی نایەتەوە خەڵکیش دانی بەخوایە گرتووە جەنابەکو هاوڵاتیەک لە نرخی شمەک و کاڵەکان ڕازیت پێ دوای نرخەکان کەمی کردیان هەروەکو خۆیەتی نرخەکان هەروە خۆی وایە هیچ کەمی نەکرد لە چاو موچەیە کە بۆ شوێ موچایەتە بە نرخی شتەکانی تۆ زێدا بەزایە بەڵام لە هەنێ شوێن باشە لە هەنێ شوێن ژەرە خۆیەتی موچە خۆری بەڵێ باشە ئەوەندەی کە بەڕێزە بۆن من لە 150 ئەگەر موچەوە کەمی کرد بێت ئایا لە 150 نرخیشە دابەزیوە نەخێر دانەبەزیوە کامشە دابەزان نەکە شتێک کرێ خۆی وایە جەنابەکو هاوڵاتیەک لە بازار و دیارە شتە کڕێوایە بەڵێ باشە تا چەند نرخی شمەک و کاڵەکان کەمی کردووە یان هەروەکو خۆیەتی وڵی تقریبن کەمی کردووە وەکو خۆیەتی و شوێن کەوتووە لە شوێنی وایە وەکو خۆیەتی بەس لە بەعزێ شوێن کەمی کردووە باشە تۆ لە نرخەکان ڕازی بەگشتی وڵی باشە تقریبن خراپ نییە لەگەڵ ئەوەی کە جەناب فەرمانبەری نەخێر باشە لەگەڵ ئەوەی کە موچەی خەڵک زۆر کەمی کرد بازاری خەڵک زۆر کەمی کردووە بژێوی ژیانی خەڵک زۆر قورس بووە لەگەڵ ئەوەدا بازاڕیش نرخی دابەزیوە وڵی کەم نەوەڵا والله خەڵک هەر تێک شتەکانی کرا لێ معاش نییە لەبەرەوە بازار نییە هیچ گۆڕانکاریەک لە بازارە ڕووی نەیەوە لەوە تەنها قسەی سەر شاشەیە چاکسازی هیچ شتێک نەکراوە نازانم ئێستا خەڵک بە دۆشتی هەرزان ناگەڕێ بێ ئیشیە بێکاریە خەڵک پارەی پێ نییە معاشۆر پارەی پێ نییە ئێوەش حکومەتەکەی خۆ نییە ئێتی مەزوری نەمە ژەرزانی کرد کو هاوڵاتیەک ئایا نرخی شمەک و کاڵەکان لە بازارڕا کەمی کردووە یان وەرکو جارانە وڵی بەڕای من تا ڕادەیەک بەهۆی قەیرانی دارەوە تا ڕادەیەک کەمی کردووە پێم وایە تۆزێک کەمی کردووە شت هەرزانتر بە چونکە خەڵک ئەو پارەی بێنێتاوەکە و پێداویستیانی کە خۆی ئێوێ لە ڕۆژانەدا بیکرێ بۆیە ناچار خەڵکەکەش کەمتر قازانجەکاتە سەر کاڵاکان و خەڵک بۆی زیاتر شت بکرێ بەڕای من تۆزێک کەمی کردووە باش مەسەڵەن ئەو شتانە چین کە کەمی نەکردوە ئەوانەی کە کەمی نەکردووە وڵی نازانم بڵم چین بەڕای من زیاد زۆربەی شتەکان کەمی کردووە بەڵام بەنسبە هەنێ شتێ مەسەڵەن بۆ 90 دەکەمی کردووە 150 تر بەپێی نزمەکان لەگەڵ موچەی خەڵکا دێتەوە بەپێی ئەو قیاسەی کە لە موچەی خەڵک کەمی کرد نرخەکان کەمی کردووە
بەپی ئەو خیاسە نەخێر کەمی نەکردو چونکە موچە بڵێن بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە خەڵک مەسەلەن 5 مانگە موچەی نەگرتووە زۆرە وەری نەگرتووە بەڵام ئەو کەمکردنە تا ڕادەیەک ئاسانکاریەکی کردووە بۆ خەڵک بەڵام هێشتا بەپێی بێداویستی خەڵک نییە بەو هیوام زیاتر کەمکرد لە ئەوش لە گومرگەکانەوە کە بڵێن پارێکی زۆر خلێتە سەر شتومەکان هیوادارین ئەگەر لەوێ کەم بکرێتەوە بازارش زیاتر ئەتوانێت کەمی کاتەوە تۆکو هاوڵاتیەک ئەو شتانەی کە ڕۆژانە پێداویستی تۆیە ئەتوانی وەکو جاران بیان کڕیان تۆش هەندێک جار هەوڵادەی کەمتر شت بکڕیت بێگومان ناتوانانی وەکو جاران شت بکڕی بە ئارەزوی خۆت بۆ نمونەمە من ئەگەر باسی خۆماکەن چەند ساڵە خەڵک بە ئارەزوی خۆی مەسەلەن هەموو هەینیانێک بۆ سەیران گەشتە ڕۆی شتێکی زۆری سەرپەکە بەڵام ئێستا وانە ئەوەش کەمی کردوێتەوە تا ڕادێکی کەمتر ئێمەشتەکان ئەکرن لە بازارە پامەکەی بە حکومت وڵی وادارم حکومت ئەوە جگەرەوەی کە قەیرانی دارایی چاک بێت بەڵام کاڵاکانش لە گومرگ پارێکی کەمتر بێتە سەری تاوەکو هاوڵاتی لەو بینیان سوودمەند بێت تۆکو هاوڵاتیەک تا چەل لە نرخی شمەک و کاڵەکان ڕازی پێ دوایە نرخەکان کەمیکەمی هەروکو خۆیەتی واللهی وەکو شمەکەکان هەتاکەم بێ باشتر ێستا هەنێشت هەیە لەوانەیە بازێکی داوەزی بێ سعرەکەی بەڵام ئێستا لە توانای خەڵکانیە لەبەرەوەی مەعاش و شت نییە و کەسابەت نەماوە شتەکان تا هەرزانێ باشترە بەئێستا وەکو ساری ناو بازار شمەکان زۆر شت بڵێن وە خۆی ماوەتەوە ڕاستە ئێستا لەوانەیە ئەمەی لە تەماتە و ئەو شتانەیە هاهین بێ هەرزام و بێ پێویستە بە تەماتەی نەبێویستە بە شتی تریش وایە بەدەستە کری دوکان کرێ خان و بوونە گۆشت کەمی کردووە نا ئێستا گۆشت هیچ کەمی نەکردوە هەر لە سعری خۆی ماوەتەوانێت تا کەم کا باشترە لەبەرەی خەڵک توانای نیە ئێستا باشە شتێکی ڕاگەم بە ناوی چاکسازیەوە پێ دوایە ئەمە چاکسازێکی تەواویان هیچ چاکسازی نەکراوە نەخێر ئەو چاکسازی نیاوانێکن چاکسازی لەوەیە کە ڕێی هاوڵاتی وەرگرن بازار چۆنە خۆ بازار هەر نییە بازار زۆر کێزە بەرەم بێ مەعاشیە و خەڵک و هەر بازار نییە لەبەر بێ مەعاشە بازار کەمە وڵڵا خەڵک هەر تێک شتەکانی کرێ ئەلێ مەعاش نییە لەبەر ئەوە بازار نییە تۆ ئەوەی کە شتەکڕی ڕۆژانە بۆ پێویستی ژیانی خۆت نرخەکان هەر بەرزنیان وەکو خۆی با بڵێن دابەزینە وەکو خۆیەتی ناوەڵە دابەزی نیە لەبەر خەرکە لێ بازار و شتانە نییە دابەزی نیە دابەزینی تایە بەر نەخەرێک کێمی کردووە لەبەر بازار نییە ئاچەند لە نرخی شمەک و کاڵەکان ڕازی لە بازارڕە والله بەعام باشە بەڵام منە سعر دابەزیە بەڵام یعنی معاش نییە و هەوڵە داوە لە خۆتۆ دەستێ بکەیت نرخی داخلی کەم بکەیتەوە بەڵێ بەتاکید ئەو بازاڕێ جارانت هەیە نەوەڵا جاران نەماوە بازار جاران نەماوە ئەبێت تا چەند لە نرخی شمەک و کاڵەکان ڕاستی پێ دوایە نرخەکان بە پێی گوزەرانی خەڵک دابەزیمیان هەروکو خۆیەتی وڵی ماوێتی بۆ نرخەکان لە چاو بازارە نرخەکان پێسی بە دابەزینەیە باشە پێ دوایە لەگەڵ دابەزینی موچەی خەڵکە نرخەکانیش دابەزی بێتن تا ئەو ڕادەیە کە خەڵک بتوانێت پێدەویستەکانی خۆی بکڕێت نا ماوێتی زۆری ماوە چە خۆری نەخێر کاسم باشە توانی وەکو جاران پێدەویستەکانی خۆ بکڕی نەخێر کەم کردوتەوە شتێ زۆر زەرور نەبێ نایکرد باشە حکومە شتێکی ڕاگەیاندە چاکسازی تۆ ناوێنێت چاکسازی وڵی بە حسابی خۆی چاکسازی کردووە درەوە بازار ئەتوانێت حکومبات کە کردی بێت یانەوە جەنابەت لە نرخی شمەک و کاڵەکان ڕازیت پێ دوایە لەگەڵ ئەوەی کە موچەی خەڵک کەمی کردووە کە بژێوی ژانی خەڵک کەمی کردووە نرخەکانیش کەمیان کرد بە دابەزی بنی هەروکو خۆیەتی خۆیەتی هیچ یەک زەڕەش لە وەزعەکەی نەگۆڕاوە یەک زەڕە لە وەزعەکەی نەگۆڕاوە هیچ هەروەکو خۆیەتی باش ئەمە بۆچی ئەگەڕێتەوە نەرخ وەکو خۆیەتی بۆچی بگەڕێن بۆ بێ پلانی حکومەت حکومە شتێکی ڕاگەیان ناوینا چاکسازی پێ دوایە چاکسازی تەنها لە گیرفان و لە موچەی خەڵکە ئەکرێت یان چاکسازی لە بازاڕی شار پێویستە بکرێت لە هیچ شوێنەکان نەکراوە تەنها لە چاکسازی تەنها لە موچە کراوە تەنها لە چی کراوە لە بازاڕا نەکراوە هیچ شتێک نەبووە هیچ گۆڕانکاریەک لە بازاڕە ڕووی نەیەوە باشە تۆمە ناوەنەی چاکسازی نەخێر چاکسازی نییەوە هیچ شتێک نییە تەنها یعنی بێ پلانی حکومەتە یەک دوو خەڵکێکی یعنی فەقیر و هەژار و بۆ لە قەوماوە هیچ شتێککەن تۆ موچە خۆری باشە ئەو پێداویستانەی کە تۆ ڕۆژانە پێویستە ئێستا ئەتوانی وەکو جاران وەکو پێشەوەی موچەکە کەم کات بیکڕی دەستە بەری بکەیت نەخێر هیچ شتێک ناتوانانی وەکو خۆی بێت و
تەنها معیشەتی ژیانی ڕۆژانەش دەرناچێت نەک ئەوەی کە پێویستە زارێ هەر ناکرێ هەر نەبووە ڕۆژانەکە ینی ڕۆژانە دەرناچێت ڕۆژانە نازانی چی بەکار بێنی پەیامەکەت هەیە بە حکومەت واللهی پەیامم ئەوەیە بۆ حکومەت تۆزێک بەخۆیان بچێتەوە تۆزێک ڕێزی ئەو خەڵکە بگرێ تۆزێک هەنی شتێکی وا بکات ئەگەر خەڵکەکە هیچ کە لی تووڕە نەبێت خەڵکی ئەوەندە عاجز نەکە خەڵکی ئەوەندە گیرۆدە نەکات پێت وایە نرخەکان لە بازاڕ بۆ ئێستا بۆ گیرفانی هاوڵاتی گونجاو بێت یان نرخەکە هەر بەرزن من لێرە ناژیم بەداخەوە بەڵام لە وڵاتی سوی دەژیم بەڵام هەستەکەم بازار کزە دیارە خەڵک توانای نییە چی ئەگەڕی تۆمە خۆ بەشتەکە معلومەوە هیچ شەرمی ناوێت ئەو سیاسەتە چاوتەی حکوومەتی هەرێمی گێڕێت هیوادارین باشە حکومەت شتێکی ڕاگەیاناوینات چاکسازی ئایا چاکسازی تەنها لە گیرفانی خەڵکە ئاکریان چاکسازی لە بازاری شاکرێ ئەمە ئەسڵن هەر چاکسازی نییە ئەمانە ئەمرە درێژ من هەمویان لە ئەوروپا ژیاون چاکسازی ئەزان لەکوێوە دەست پێکات لەسەرەوە بۆ خواردنەوەکو لە خوارە بەسەرەوە ئەینا پەیامەکەت هەیە بۆ حکومەت وەڵاهی بادارم ئەوەی کە سەرۆتی ئەو وڵاتەیە بیخەنە ڕوو هەموو حکوومەتێک هەموو دەسەڵاتدارێک ئەگەر خزمەتی خەڵکی خۆی نەکات ئەبێ بڵێ خۆ حافیز تۆکو هاوڵاتیەک لە نرخی شمەک و کاڵەکان ڕازی لە بازاردا پێت وایە نرخ دابەزی بێت نەخێر بەی زۆرێ دانەبەزیوە بەرز بۆ تۆ دانەبەزیوە باشە ئەوما دەزانی کە ئێستا قەیرانی دایا ڕووی لە هەرێم کردووە و بە تایبەتی چینی معاشخۆریش موچەکەی زۆر کەمی کردووە پێت وایە ئەوەی کە حکومەت ناوینە چاکسازی ڕاستەقی دەبێت چکم چاکسازی تەنها لە گیرفانی خەڵکا کرد چاکسازی لە بازاڕە نەکردووە وایە زۆر ڕاستەوە هیچ چاکسازیەکە هیچ شتێ بە فعلی ڕووی نەیاوە گرانتر بووە و ماچیش نەما و شتەکان بەرزیش بووەتەوە هەموو شتەیە چ پەیامێک هەیە بۆ حکومەت لا پەیام وەیە ئینشەڵا بە زووترین کاتێک بگرنەوە و حیزبەکان و ئەم کێشەیە نەمێنێ و بەدەست خۆشیانە ئەشتوانن چۆنێ تۆ لێرەی باشە تا چەند نرختان دابەزانوە کە لەگەڵ ژیان و گوزەرانی خەڵکا بگونجێ وەڵا نیوەی نرخا کەلوپەلەکانمان هەمووی داشخان ناکردووە بەڵێ باشە تۆکو خۆت لە نرخی شمەک و کاڵەکان ڕازی لە بازاردا بەڵێ شتەکانمان هەمووی مارکەی بەرز و کوالیتی بەرزە و نرخەکانیشان هەرزانە باشە بۆ کار چەند نرختان دابەزانوە وەڵا بێمەعاشی و بێموچەیە ئەگەر نرخدانە بەزێنن پێتان وایە فرۆشتان نەبێ هەرە فرۆشەیە بەس نرخەکەی کەمترە بێ وڵای پێڵاوم کڕێ چەندت پێیاوە نرخەکەی 42,000 بەڵێ جۆرەکەی تورکیا من لە تۆ پرسم ئایا بە پێوی کە خەڵک قەیرانێکی دارایی زۆر ڕووی تێ کردووە و نرخی معاشی با بڵێن معاش خەڵکی زۆر کەمی کردووە ئایا نرخی شمەک لە بازاردا کەمی کردووە هەروەکو خۆیەتی هەروەکو خۆیەتی کەمی نەکردوش نرخی خواردن پێویستی ژیانی تر جلوبەرگ وەکو خۆی ئەوەی حکومە ناوانەی چاکسازی کە کردی لە موچەی خەڵکات چاکسازی تەنها لە موچۆ گیرفانی خەڵکاگرێ یان پێویستە چاکسازی لە بازار ڕابکە نرخ دابەزێنێت چاکسازی خۆی ئەوە هەر زەرور بوو پێشتریش بکرایە لە کاتی موشە زۆری شەهاتە بەڵام ئێستا تقریبا لەواچێت تاسیریە بێ بەڵام ئەوەی کە خەڵکەوێ ئەوە نییە نەخێر من کە موچەکەم ڕوبعێ موچە وەرگرم من پێویستی خۆم موچەکەی خۆمە ئەبێت چاکسازیە بێ من بتوانم موچەکەی خۆم وەرگرم ئەوە بێت نرخی بازاڕش دابەزێت بە تەئکید نرخی بازاردا نابەزێت چونکە بەس ئێمەی ئەگینێت بڕۆ عێراق موچەوەکو خۆی وایە یعنی بەس کوردستانەوە پێیان بکەیە بە حکومەت لە کاتێکە بازاڕی وەکو خۆیشتۆتەوە بەڵام موچێکم کردووە وەڵام من لەگەڵ چاکسازیام
پەیامەکەمەوەیە چاکسازی بکرێت لە هەموو کاتێکا هەر ضرورە و احتیمام بە قتاعی خاصیش بیرێ شەر نییە خەڵگەر اعتیمادی لەسەر حکومەت بێ و بەڵام هەمووی بە قوانین و شەرت و شروط ڕێخرێ و شتانە حکومەت دەبێ خۆی ڕێکی خە. بازارتان چۆنە؟ وڵی بازار هەیە و نییە. نرختان دابەزاندووە یا هەروەکو جارانم؟ وڵی سعرەکانی ئێمە تقریبا هەروە جارانە. چونکە ئێستا لە سەری دۆلارەکەی بەرز بۆتەوە. ئەو شتانێکە بۆمانە هاو ئێستا ساری جملەکەی هیچ نەگۆڕاوە. لە کوالێتەکە فەرقی کردووە. ئێستا بۆ نمونە پێڵاو هەیە نمونەکە ئێستا خەڵک بە دۆشتی هەرزان ناگەڕێ. کەشتە هەرزانەکەش و کوالێتەکەی لێش دابەزێ لەوە جملەچی کە هێنێ. ئەمە یەک دووەمیشیان لە سعری جملەکەیە کە کەمەکە بەڵام کوالێتەکەی وەکە و جاران نییە. دۆلارەکەشی بەرزە. ئەمانەزانی کە قەیرانی دارای ڕوویکردە هەرێمی کوردستان و خەڵک گیرفانی خاڵیە بە تایبەتی چینی موچەخۆر. ئێوە ئەگەر سعردانە بەزیێنە نرخدانە بەزێنن پێتان وایە بازارتان هەبێت؟ وڵی سعرەکەم پێ ناڵێم سعری لە دۆلارەکەشە بەرزە لە جملەکەش فەرقی نەکردەوە ئێمە تێگەی جا بازارەکەش وای لێ هاتووە هەموو ئێستا کوالەتی زۆر داوەزیە. چاکسازی حکومەت زەرەریشی لە ئێوە داوە؟ وڵی چاکسازی نەکوا هیچ شتێ نابینی چاکسازی لە چی هەیە؟ وڵی دابەزاندنی موچەی خەڵک دابەزاندن ئەوە زرە لە هەموو تاچێکی ئەم وڵاتە. کاریگەری لە بازاڕی ئێوە کردووە؟ لە 180 ئێستا من ئێستا بۆ نمونە حاچی مشتریەکێت ئەم دوکانە کاڵی سعرەکەی بۆ نیە لە کاک وەڵام مۆزەف و معاشم نی یا لە پارەکەم وەک جاران نەماوە. باشە ئەیکری دوکانەکەت فەرقی کردووە؟ هیچ فەرقی نەکردەوە. کابراش سعری ئەو لاقی نیە بەسەرەوە کە دایبەزێنێ لەکبە ئێستا یەکی هەیە دوکانە مۆزەفە کە ئەوستا جووتێک پێڵاوە کڕێ ئەوسا هاو جاریوە پارەی پێ و دوو جوو دێکڕی سێ جوو دێکڕی. تۆکو هەوڵاتی کە ئەچیتە بازار شمە کڕی بۆ خۆت ڕۆژانە پێداویستەکانی خۆت بکڕیت نرخ دابەزیان هەڵکو خۆیەتی. وەڵام من فەرقی پێ ناکەم هیچ شتێ فەرقی پێ ناکەم لە دابەزینی سعرەکانە. خۆ بەسەرەوە چاکساڵی دەست پێ کردووە؟ ئەرەوڵا لەش ساغ بێت. دوو کراس بە چەند؟ دوو کراس بە چەند؟ دوان بە 5. باشە مارکەکەشی خراپ نییە. مارکەی لەندەنی ساڵەکەی دانی بە 25,000 بۆ ئەو کراسانە. باشە هۆکار چییە وان نرخی دابەزانەوە دوو دانە بە 5,000؟ هۆکار بێ مەعاشیە بێ ئیشیە دوانی بە 5 بێ ئیشیە بێکاریە خەڵک پارەی پێ نییە مەعاشۆر پارەی پێ نییە ئێوەش حکومەتەکەی خۆ نییە ئێتی مەزوری نەمەژەرزانیکەین. باشە تۆکو خۆت لە نرخی شمەک و کاڵەکان ڕازی لە بازاردا پێ دوایە نرخەکان دابەزی بێت وەکوەوەی کە موچە دابەزی ئەگەر ئەم سەرجادەیە خەڵکی تەنزیلات فرۆشە بێ هەموو شتێک گەرزانە من ئەمایم دوانی بە 5 لە دوکان ئەمە بە 7,000 دینارە بە 20,000 دینارە ئەگەر مەجال بن خەڵک کەسابەت کە ش دەرزانە بێ زۆر کێ مەجال نایە حکومەت مەجال نایە بۆ ئیترەڵێ کابرای دوکانە ڕەڵە مانگی 20 وەرەقە 30 وەرەقە کرێە تۆ لەوێ دانیشتویتە ئاوایە بڵێم بۆچی وەڵای نازانم حکومەت چ پەیامەکەیە بۆ چاکسازەکەی حکومەت دوای چاکسازی کرد بێ؟ ناقەناع حکومەت چاکسازی بکە نەبا بە درۆکە چاکسازی چی چاکسازی لەسەرەوە کرێ بۆ لە منەوە دەست پێکە لەسەروانە چێنەوە تەفرۆشە لێ بکۆڵێتەوە چێ گومرگ وەرەگری لێ کۆڵێتوانێ پارەینەوە چی لێ لێ بکۆڵێتەوە پارەی مرور چی لێ وەریگرێتوانێ ئەوە چاکسازیە بێ چاکسازی لە مقابلە نابێت لە کەسابەت هیچ مەعاش و کار و کاسبێکم نییە ئەمە چاکسازیە لە موچەی کەمی خەڵکە لە موچ ئای طبعاً کابرا مۆزەفێکە مانگی 250,000 کرێخانوویە مانگی 300,000 یاخە 50,000 بۆ مێت و 50,000 چۆن پێی ئەژی حکومەت بەرنامەی نییە حکومەتی ئێمە حکومەتێکی فەشەلە فەشەل ئەبێ حکومەتێک بێتە سەرکایە کە بەرنامەی هەبێ بەرنامەی 10 ساڵێکی هەبێت 100 ساڵ لەمەوە پێش بەرنامەی ساکیزبیکۆیان جێبەجێ کردو ئێستا کۆتایی پیات و خەریکی ئەون بیگۆڕن ئێمە ناتوانین بۆ هەفتەیەک بەرنامە دابنێ ئەم بەڕێزە لەلایەن خۆیەوە ئەگەر چی دەسەڵاتێکی وای نێت چاکسازی دەست پێ کردووە بەڵام پێمان وایە ئەم چاکسازیە لە چاکسازەکەی حکومەت زۆر باشترە ئێمە هیوادارین حکومەت چاو لەم پیاوەکە بۆ چاکسازیکردن. وڵە خەڵک هەر تێک شتەکانی کرا لێ مەعاش نییە لەبەرەوە بازار نییە هیچ گۆڕانکاریەک لە بازارە ڕووی نەیەوە دەوە تەنها قسەی سەر شاشەیە چاکسازی هیچ شتێک نەکراوە نازانم ئێستا خەڵک بە دۆشتی هەرزان ناگەڕێ بێ ئیشیە بێکاریە خەڵک پارەی پێ نییە مەعاشۆر پارەی پێ نییە ئێوەش حکومەتەکەی خۆ نییە ئێتی مەزوری نەمەژەرزانیکەین.
تا چەند لە نرخی شمەک و کاڵاکان ڕازی لە بازاڕە پێت وایە نرخەکان لەگەڵ ئەوەی کە ژیانی خەڵک قورس بووە خەڵک کاسپی نەماوە خەڵک موچەی دابەزیوە پێت وایە شتەکانیش دابەزیوە هەروەکو خۆیەتی وەڵا وەک خۆیەتی هێشتا نەبەزیوە هەروە سیارەکەی زۆرە بەخوا تا نەبەزی وەڵا هەر گران هەروەکو پێشووی جاران هەروە گران باشە حکومەت شتێکی ڕاگەن بە ناوی چاکسازی پێت وایە چاکسازیەکە هەر لەسەر گیرفانی فەقیر و هەژار بوو یان لەسەر بازاڕش بوو توانی بازاڕش ڕێک بخات نەوەڵا وا بە تەماوە بەس ڕێژی نەخەزەوە تا هەر لەسەر فەقیر و هەژارە هەر لەسەر ئەوەکەیەوە هەروە بە گرانی ماوەتەوە سیارەکان باشە تۆ چ پەیامێکە پێ بۆ حکومەت وڵا داوا لە حکومەت دەکەم کە شومەک هەرزانکەوە تا چەند لە نرخی شمەک و کاڵەکان ڕازی لە بازاڕە پێت وایە بەپێی ئەوەی کە خەڵک گوزەرانی قورس بووە معاشی کەمی کردووە بازار نەماوە ئایا نرخەکانیش کەمی کردووە هەروەکو خۆیەتی وەڵاهی باشە زۆر باشە لە چاو خۆیان باشە نانی کە بێ مەعاشە شتێک نییە هەر زۆر باشە نانی ئەوە نییە کە بڵی مەعاش نییە شش گرام بێ هەر باشترێکە نانی مثلەن بۆ نمونە گۆشت بە 15 بە 16 هەر بە 15 تر باشی چییە؟ نا من مەبەستم گۆشتەکەنە مەبەستم میوەکە بوو ڕاستەکەی ویان ڕاستەکەی بەڵێ وەڵایەتەوە کەوێتەوە مثلەن جلوبەرێک مثلەن کرێ پاز مثلەن کرێ عایادە خۆ هەمی هەروەکو خۆیەتی بەڵێ وەڵایەتەوە کەوێتەوە سەر مەسئولیاتی ئەو سەلامە خۆی ئایا دکتۆرەکان خۆیان یعنی مەسئولیاتی خۆیان ئەو شتە هەرزانکەن بڵێ کابرا هەیە مەسەلەن نەخۆشە ئیمکانێتی نی ئەوە ڕقە ببڕێ یا شتێک ئەتوانی ئەوە خۆی لە ڕەغبەتی دڵی خۆیەوە ئەو شتە بکە ئایا نرخ بەپی ئەوەی کە موچەیەکی زۆر دابەزی لە موچەی خەڵک لە موچەی فەرمانبەران ئایا نرخیش دابەزیوە؟ باشە لە ڕووی بڵێن وەکو خواردەمەنی ڕۆژانە میوە و سەوز و ئەوانە باشە شتی تری شتی وشکە ئەوانە باشە تقریبان زۆر فەرقێکی وای نییە بەزەوەی تر موچەکە کەمە گینە باش مەبەستی من بدرێ بەم کەمیێژ لە کاتی خۆیان هەر باشە بۆ خەڵک وەکو هاوڵاتیەک تا چەند نرخی شمەک و کاڵاکان ڕازی لەنە بازاڕە پێ دوایە نرخەکان کەمی کردبێ وڵایی نرخەکانەگە کەمی کردبێ هەر تا ڕادەیەکی کەمی کردو لەوانەیە 120 بە جۆرەی ئەو معاشێکە کەمی کردوێتەوە بێگومان فەرقێکی زۆر هەیە یعنی تۆ 120 دابەزیەوەمان 150 دایانگرتووە بێگومان کڕین هەر بازار لە ئاسی خۆی بێ کڕین لاوازە بێت ئاسی توانای کڕین قوەی شرایی زەعیفە بێت مەبەستی من ئەوەیە بەپێی ئەو معاشی کە کەم کرا ئایا نرخەکانیش کەمی کردووە هەروەکو خۆیەتی ئەجا من باس لەوە ئەەکەم کە تا 120 کەمی کردبێ و معاش 150 کەمی کردبێت بێگومان گرانیەکە هەر لە ئاسی خۆیەتی و لەوانەیە بڵێم بەرزتریشە بۆ هاوڵاتی ئاسایی باشە شتێکیان کرد لە حکومەوتیان ناوێنە چاکسازی چاکسازی لە موچە پێ دوایە چاکسازی تەنها لە موچەی خەڵکە ئەگرێت یان پێویستە چاکسازی لە بازاڕشا بکرێ بۆی کە هەم چاکسازی موچەکەم چاکسازی بازار یەک بگرێتەوە وڵی ئەوەیانە ڕاستیەکەی زۆری تیا ئەبێ زۆری تیا بوتێ تۆ بازار کەوتە ئازاد لەگەڵ ڕێزم ئەمەی ئێرە پێی ناوترێ بازاری ئازاد پێوترێ بازاری بەڕەڵا بازاری بەڕەڵایی لەگەڵ ڕێزم بازاری ئازاد پێویستە ئێستا حتا لە دۆلی ڕئیسمانی بڕۆ بگەڕێ دەستگای لێپرسینەوە و چاودێری هەیە تۆ هەموو دیموکراتێتێک و هەموو نیزامێکی دیموکراتی کە لێپرسینەوە و چاودێری و بە دوواداچوونی تیان نەبوو ئەبێتە بەڕڵایی بێگومان پەیامێکت هەیە بۆ کەسانەی کە بەناو چاکسازیان کرد وڵی هیوادارم کەوا تۆزێ بتوانن بە جوانتر بە شێوەیەکی سیستماتیک ئیشی تیا بکەن نەک پچڕ ئەمە دەستگایەکی تایبەتی پێویستە لەسەر ئاسێکی نیشتیمانی ئەمە ئەبێ یعنی بەڕاستی ئەبێ دەستگای ئاسایشی نیشتیمانی من بەڕای من ئەمە بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی تۆ خۆراک هەموو سەکتەرێکی ژیان بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی تێگەی چۆن ئاسایشی دەستگایەکی تایبەت ئەبێ کاری بۆ بکە و ئەبێ چەند کەسێک بتوانن دەسەڵاتێکیانە بێت کە بتوانن ئەو شتە ڕابگرن بێ دەسەڵات ناکرێت بە یاسا ناکرێت بە ڕەخنەگرتن ناکرێت تەنها ئەبێ لێپرسینەوە بێ لێپرسینەوەش بیمەعنە حیساب جەزا و عیقاب جەزا و عیقاب جەزا بە جۆرەی ئەوەی کە تۆ چاکە ئەەکەیت شتێکی جەزا و باتەوە بە چاکە عیقابیش لە کاتێکا کە هەڵە ئەەکەی خواوەندیش کە ئاین دامەزراوە لەسەر عیقاب و لەسەر سەواب دامەزراوە لەسەر جەنەت و جەهەنەم ئەوە نەبێ خەڵک
چۆنەڵی لەگەڵ ئاینی خۆشیە ڕازگۆ نابێ و ترسی لێ نابێ خەڵک بۆ ئەترسێ لە ئاین بۆ ئەترسێ لەخوا بە حکومەیە کە عیقابیەیە نەکتە بەڵێ سزا و پاداشت چۆنە موچەکە کەم بووە شتومەکەکان زیاتر بەرز بۆتەوانێ وتیان پاشەکەوت چاکەین لەبەرەی نەخی نەوت بەرز بۆتەوە سعری هیچمان نەبینی شت هەرزانتر بە چونکە خەڵک ئەو پارەی بێنێتەوەکە و پێداویستیانی کە خۆی ئێوێ لە ڕۆژانەدا بیکرێ نرخەکان هەروە خۆی وایە هیچ کەمی نەکرد لە چاو موچەیە دەنابێت لە بازار بشتەکڕ دیارە باشە من لە تۆ پرسم دەم قەیرانیدارەیەدا تا چەند نرخەکان لە ئاستی ئەوەدایە کە لەگەڵ ژیان و گوزەرانی هەوڵدا بگونجا بێت واتە موچە کەمی کردووە ئایا نرخەکانش کەمی کردووە؟ هیچ نرخ کەمی نەکردووە بگرە موچە هەر نییە نەکەمی کردووە ئەوە شەیدان هەر نەماوە خانشینە هیچ شتێک نەماوە بەڵام شتەر لە شوێنی خۆیەتی بگرە گرانتریش بووە باشە ئەمە کە ناوێنرا چاکسازی و نانرا پاشکەوت تۆ پێ دوایە ئەمە چاکسازی بێ لە بنەڕدا لە کاتێکە نرخەکان دانەبەزێت بەڵام موچی خەڵک دابەزێ نەخێرەوە تەنها قسەی سەر شاشەیە چاکسازی هیچ شتێک نەکراوە نازانم هیچ شتێک نابینی کرابێت لێپرسینەوەش نییە لە بازاڕ ئەگەر لێپرسینەوە بواە وابزانم نرخیش جێگیرە بوو باشە لۆشمەکانی ئەمڕۆ هەست ئەکەی لەگەڵ جاران نرخی فەرقی کردبیان هەروەک خۆیەتی وڵی وەکو خۆیەتی ئەگەر دەژڵێی بۆ وایە ئەڵێ نرخ دانراوە کەسیش لێ پێچینەوە ناکە منیش مەجبورم بەوە بیفرۆشم چ پەیامێکت هەیە بۆ ئەو کەسانەی کە بەناو چاکسازیان کرد وڵی پەیامەوەیە با قسەی سەر شاشە نەبێ با بە جدیەت بەکردەوە بێ با هەر قسە نەبێت با بەکردەوە لە بازاڕا بگەڕێن نرخەکان دیاریکەن خەڵکیش نیەتی بەڕاستی ئەمەوێ بپرسم لە ئێستادا کە قەیرانی دارایی هەیە تا چەند لە نرخی شمەک و کاڵەکان ڕازید لە بازاردا نرخەکان بەرزنیان دابەزیون بە پێی گوزرۆف دانەبەزیون هەرکو خۆیان وان مۆزەفێ ملیۆنێک و 200 ملیۆن و 300 لێ بڕێ 1000 دینار یا 2000 دینار لە نرخ دابەزێ ئەبێت چی لە وەسعەکە بگۆڕێ کرێخان و هەرکو خۆی وایە کابراخانی خۆیەتی یاڵێ بە 400 دانیشی دەردەژ فەرم خۆ حەفیز بێ چ دەورێکی دیوە کێ گەڕا بە دوای بزانێت کرێخانی دابەزیوانێت چ لوژنەیەکە دی بگەڕێ بە بازارە کێ دی سعیر هەڵواچێ بۆ شتانە گۆشت بە حەڤە بۆ هەر بە حەڤەیە تێگەشتی ئەوەن سعری ئەو کارەبەکەدا نابەزێن ئیدە خەڵک شتی تر چۆن نابەزێنە کاکە چاکسازیەکە تەنها لەسەر گیرفانی خەڵک بوو وەڵاتە گیرفانی خەڵکە هەموو تووشی سور و سەرەتا هەموو دەزە مەسعەوە تێگەشتی خۆی ئەگەر نرخەکان دابەزێن مشکلە نێقەی چەکە باز معاژش کەم کە مشکلە نییە مشکلە نییە بەڵام هیچ کەمی نەکردووە هەموو یۆک خۆی وایە تۆ مۆزەفی ملیۆنێکی لێ بڕیا ملیۆن 200 لێ بڕیا 300 لێ بڕی هیوای 2 ملیۆن لێ بڕاوە 1000 دینار یا 2000 دینار لەو شتەدا ئەبدێت چ دەورێکی هەیە بۆ ئەو تۆ ناڕازیت ئەرە وەڵام من ناڕازیم زۆریش ناڕازیم پەیامەکەت هەیە بۆ ئەو کەسانەی کە بەناو چاکسازیان کردووە وەڵی پەیام ئەوەیەکەوە بگەڕن بچین بەسەرم شتانەوە کاڵێن ئێمە کەممان کردووە کرێخانەوە گۆشتە سەوزەیە میوەیە تا ئیستا هیچمانێ نەدیون هەر قسەیە هیچ شتێکمانێ نەدیون کە بیکەن بۆم خەڵکەی لە قسەکردن نەبێت زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە نرخی شمەک و کاڵا و خزمەتگوزاریەکان هەروەکو خۆیەتی بەگرە لە هەندێک حاڵەت و لە هەندێک شوێندا نرخەکان زیادی کردووە نەکەم ئەمەش یەک ناگرێتەوە لەگەڵ ئەو چاکسازی کە حکومەت دەستی داوەتەیە چونکە چاکسازیکردن تەنها لەسەر گیرفانی خەڵکی ڕەشەڕۆت ناکرێت بەڵکو پێویستە چاکسازیش لە بازاردا بکرێت بۆیە ئەگەر ئەو نرخەی کە لە بازاردا هەیە هاوسەنگ بکرێت لەگەڵ گیرفانی هاوڵاتیاندا بۆیە هاوڵاتیان بتوانن پێداویستیەکانی ڕۆژانەی خۆیان وەکو پێویست بکڕن نەوەکو تەنها لە دوورەوە بینەری کاڵا و خزمەتگوزاریەکان بن ئێمە هیوادارین حکومەت ئاور لە خەڵک بداتەوە و چاکسازی لە بازاردا بکا و نرخێک بۆ بازاڕش دابنێت بۆ ئەوەی خەڵک بتوانێت پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی بکرێت تا پەیامێکی تر بەختەوەر و ئاسوودە بن.